وقتتان وخير امیدوارم لە هەر کوێهان ساق و سەڵامەت ون. ئاگادار بوومەوە کە لە شارە سلێمانی لە بەردەمی یوئنا کۆمەڵێک لە مامۆستایان مانیان لە خواردن گرتگان. گفتوگۆیەکم هەبوو لەگەڵ یەکێک لەو کەسانی کەمانی لە خواردن گرتگان. ضرورەتە ئەم دیبەیتە وا لەسەرە ئەوەی کە ئێمە تێبگەین کە منزورمان لە ڕووبەڕووبوونەوە لەگەڵ ئەم ڕووداوە چییە و بۆ ئەبێت لەسەری قسە بکەین و بزانین لە ئەنجامەکەیە چی ئەکۆڵێتەوە و چی تێتە دەرەوە کە ئەگات بە خەیرە گشتی و ئەگات بەوەی کە ئێمە هەنگاوێک بەرەو پێشتر بڕۆین لە ژیان ئەمڕۆژینە خۆمانە. من سەرەتا لە سەیاقوبە مای دەشتی شعرێکە خوێنمەوە و مەبەستێکی هەست و ئەم مەبەستە ئەکەمەوە تا بگەم بە و بابەتەی کە گەرەکمە سەبارەت بە ئەوانەی کە ئەمڕۆ مانە خواردنیان گرتگە لە مامۆستایانە سلێمانی. دڵە داومەنی هەی دڵ گیروەردەی حەڵقەی داومەنی، هەر کام مەوینی هەر ناکاومەنی، هەر کار مەکەری هەر بەدناومەنی، من هەر دەواکەم تۆ هەر زامەنی، تۆ تاوکەی نەفکر سەودای خاومەنی. هەرگز خیاڵت چاوتی جەم نیەن، پای خوسە و خیاڵ لە لاوت کەم نیەن، چون دنیا دەست و یەکدەم نیەن، سوراوحیت نەسەوت زیر و بەم نیەن، هەر کار مەکەری هەر بەدناومەنی، تۆ تاوکەی نەفکر سەودای خاومەنی. فەرهاد پەی شیرین مەجنون پەرێ لەیل، ئی پاوی بیستون ئەو سەحراوی دوجەیل، سنان و زاوری پەی زەن و ئەو وێڵ، وەرقە پەی گوڵشاوت بگەردی چون سەیل، لەی ئاشقانە تو چون کاومەنی، تۆ تاوکەی نەفکر سەودای خاومەنی. گاو پەروانەی دۆ شەمجەماڵانی، گا هەمراوز ڕاوز کەمەرلاڵاونی، نەبێ قەراری نە ئارامەنی، تۆ تاوکەی نەفکر سەودای خاومەنی. شیرین مەوێنی حەسەد باوریتەن، تەڵخی مەوێنی شین و زاوریتەن، زشتی زیبایی بێقەراوریتەن، پەس تۆ چە دەرمان دەردەکاوریتەن، من هەر دەواکەم تۆ هەر زامەنی. ئەمەی ئالەگرا سەیاقوبە مای دەشتی باسیەکە لە ژیانە تاکە کەسیە ئینسانەکان لە هەرچی دەورانە بووگە. خەریکە باسە چیەکە؟ باسە ئەوەیەکە کە ئێمە هەست بەوە ئەکەین کە حاڵێ باشێکمان نییە. ئێمە پێمان وایە کە ئێمەی ئینسان گشتمان حەز بە چێژ ئەکەین و لە ئازار خۆمان بە دوورەگرین. لە ڕاستی شاواسە. بەڵام ئێمە نە ئەزانین چێژ چییە، نە ئەزانین ئازار چییە. بۆیە شروعەکەین بە خەڵەتاندنە خۆمان. ئەم نوسخە ئەپێچین، ئەم عیلاج ئەکەین، من هەر دەواکەم تۆ هەر زامەنی، من هەر عیلاج دەکەم تۆ هەر زامیت، تۆ تاوکەی نەفکر سەودای خامەنی. سەر ئەماگا بەکوێ؟ سەر ئەماگا بەمەی کە ئینسانە ئەمڕۆژین ئینسانێکی بلا تەکلیفە. ها بە شوێنە ئەوەی کە تەمەنە خۆی درێژکات و ها بە شوێنە ئەوەی کە خواردنە سەحی بخوات نەمرێت، ها بە شوێنە ئەوە جگەرە نەکێشێت، جەڵتە لێ نەدا، سەرەتان لێ نەدا، لە پڕێکا لە ناو خیابان ماشینێک لێدا و ئەمرێ، لە پڕێکا دڵی ئەوەستێ. کابرا وەرزشکارە کەمال ئەجسامە لە ناو باشکا جەڵتە لێ ئەدا و ئەمرێ. ئەمنیەت لە هیچ کوێیان نییە. ژیانە ئینسان داخم ساڵێ تەر دەوران و کێ بوو، کێ شانشین بوو، کێ ڕەنجەڕۆ بوو. پاسە و خیاڵان دەوران نەویێردن، هیچ کەس جەهەوڵی گوزەر نەکردن. ئەم دنیا بە لەحزەیەکی بەقا نییە و معلوم نییە کە تۆ کامە ئەمنیەتت گەرەکە.
و بە شوێنە کامە ئەمنیە تا ئەگەڕی لە خواردنە سەحی گرتگە لە نەکێشانە جگەرە گرتگە لە خۆوە دوورگرتن لە خۆ سانسورکردن لە ڕووبەڕوو نەبوونەوە لەگەڵ خەتەرە لە پڕێکە لە ناو ماشینێکە لە جادەی سەیسایق هەڵەبجە ماشینەکە هەڵدێ و تۆ ئەمری کەواتە ئەمە سەرگردانی ئینسانە بۆیە تۆ ئەوێنی لە ناوە کۆمەلگاکانە ئێمە وەختی ئینسانەکان دەستیان بە گۆشت ناگا ئەو جار تەرجمانە خۆیان لە ژیانە خۆیان نەگۆڕن ئێژن ئێمە ئینسانێکی زۆر گەورەین سۆیا ئەخۆین گۆشت ناخۆین بۆ لەبەرەوەی فەزیلەتە گەورەیەکمان هەست لە ڕاستیە کابرا مەعیشەتە باشێکی نییە دەمودانە خاسێکی نییە ڕۆحی باشێکی نییە کەبابی پێ ناخوری دەسی بە کەباب ناکە تۆ وەختی دەسە بە کەباب ناگا تەرجمانە خۆت لە دنیا ئەگۆڕیت ئینسانێکی تر لە خۆت دروزەکەی خۆ تەبعێکی ترەگری ئەمانەی وا ئیمڕۆ وەکو لەسەر خوێندنەوەکانە کەسێ وەکو هایدیگر ڕوو ئەکەن لە بوودابازی بە تایبەتی ئوروپاییەکان ڕۆکەن لە تەبەت و ئەڕۆن بە شوێنە مەدیتەیشن و یوگا و ئەوانە جۆرێک وەکو ئەو شتەی لە عیرفانە هندی یەهودی و ئیسلامیا پێژن سەیر و سلووککردن چل لە نشێنی کردن ئەخەڵوەت چوون ئێمەش لە خۆمان سوال کەین ئەمەی کە ئێمە گشتمان ئێژین ئیشی کردە بکەین یا 200 وتار بەقەت کردارێک نییە منزورمان لە پراکسیس چییە پراکسیس چیەکە سەیر و سلوک چییە مەسەڵەن کابرا بۆ ئەڕوات مەدیتەیشن نەکات مەسەڵەن تۆ گەرەکتە بە کەسێک بێژی بۆ بڕۆ مەدیتەیشن بکە بڕۆ یۆگا بکە بڕۆ 4 مشقی دانیشە و 4 ساعت بنوارەوە دیوارێکا و کارە بە گیزەی نێش نەبێت و هەناسەت 3 دقیقە 3 دقیقە کۆنتڕۆڵکە کابراژێ ئەم کارە بۆ بکەم تۆ لەبەرەوەی زمانت وشەی تیانیە کە ئەمانە بێژیت مەجبورە بی بڕۆیتە سەرە چێژ و ئازار بێژ وەڵا چێژە پێگا تا کابرا بکەوێتە درۆکردن بێژە وڵا دانیشتم چاوم بە نور کەوت وڵا دانیشتم لە خۆی و دنیا لە بەرچاوم گوڕیا درۆکە تۆ وەختێژی چێژ کاورا نازانێت چ چێژی تووشی هاتکە لە ئەسڵا کاورا فەقەراتی هاتکەسە ئێش جمگەکانی ئەیەشێت بێ تااقەت بووگە تااقەتی نییە 2 دقیقە لە جێگەیەکا دانیشێت هەناسەی پێ سوار بووگە کۆ ناوی تۆ وەلی تۆ وتکتە تۆ بە چێژەگەی کابرا وەڵامدا تۆ کاکە دەی چ پێویستە کا بڕۆم خەڵوەت نشێنی بکەم با پێکی عەرەق بخۆم با تۆزێ مخدرات بەکاربێنم تا چێژ بووم لەگرا تۆ یەک شت ئەوێنیت ئێمەیە ئینسان خوێندنەوەمان لە چێژ و لە تاڵی لە ئەمنیەت خوێندنەوەیەکی پەرش و بڵاو ژڵەژیاگە من هەر دەواکەم تو هەر زامەنی کاورا حاڵی خاص نییە بۆیە کاورا ئەمڕۆ لە کۆمەلگای ئێمە دانیشتگە پێی وابێ ئەگەر حڕابکا بۆ ئوروپا ئەمە ئینسانە مهمێکە کە ئێتە ئوروپا خۆشبەختە بێ ئینسانێکە کۆیلە ئەکرێ لەگەڵ خۆیان قەفەسەکەیشی ئەوات ئەوانەی تێنە ئوروپا لەگەڵ قەفەسەکەی خۆیان تێنە ئوروپا کە تێنەگرا ئەبینن حاڵیان لەو کاتێک کە لە کوردستان بوون خراپترە تەنیاتر بێکەستر ژەڵەژیاکتر سەرگەردانتر لە ئەسڵا ئەوەی پێژن پراکسیس ئەمە نییە کە بە تۆ چێژ ئەدا ئەمەسە کە تۆ ئەوەی کە پێژن خەڵوەت نشینی ئەمەسە کە تۆ ئەزانی ئازار چییە تۆ ئەزانی چێژ چییە تۆ ئەزانی لە ڕوبەڕووبوونەوەتە کە ئازارە چۆن هەڵس و کەوتەکەی تۆ ئەزانی ئەم ژیانە پڕە لە ئازار پڕە لە عەدەمە قەتعیەت تۆ ئەزانی جمگە ئێشە و پشتە ئێشەی شیواتیا تۆ ئەزانی هەر لەحزە ئێشە ماتەڵوی خەبەری کە بێبن برات مرد دایکە مرد باوکە مرد کەسد مرد دەرکریای هەڵشکیای تا تۆ ئامادەوی لە بەرامبەرە ئەمانە بوێسی ئشی دانیشی پشتە بێتە ئێش تا سوحا من باسە بوودات بۆ بکەم
تۆ لە خۆی و ناتوانانی ڕوبڕووی ئێش و ئازار بووی حتا پشتە نێتە ئێش دانیشە 4 ساعت پشتە بێتە ئێش تا ئەو وەختە تۆ بتوانی ئەم ئێشە کۆنتڕۆڵکەی بەسەر ئەم ئێشە زاڵ بووی لەمەی کەوتە میستەیشێ بەم نەتیجە بگەین کۆمەڵی مامۆستا چوو بنە سەبەرە دەفتەرە سازمانە ملەلە متحد لە وەزعیەتێکی ناخۆشە بۆ کەرامەتە ئینسانیە خۆیان مانیان گر کە لەبەرەوەی وەکو ئینسان معامڵەیان لەگەڵا بکرێ لەبەرەوەی لەم قڕۆخکاریە کە کریاگە و ئەمان وەکو کەرەستە بەکارتێرن ئەمان بەم شێوە ڕەنجەی کە بە خۆیانی ئەدەن کارێکیان کردبێت پەیامێکیان هەناردبێت ئیستا ئێمەشی لە خۆمان پرسیارکەین ڕۆڵە ئێمە بەرامبەر بەمە چییە ئێمەمانان حتمما حەز بە یەکتری ناکەین لە دنیای ئەمڕۆ حتممانیش پێمان وایە هەموو کەسێک منفعەتە خۆی گەرەکە و پێشمان وایە منفعەت ویستن خراپە بزانن پشتیوانیکردن بە شێوەیە نووسینە لافیتە نییە خۆ هەڵکێشان و خۆداکێشان نییە پراکسیس یا کردەکردن ئەمەسە کە تۆ ئازارەکان و ڕەنجەکان بە ڕەسمیەت بناسی بڕۆی لە کناریانە بووی دانیشی لە کناریانە بەدەمیانەوە بووی باسی بکەی تا چه ئەتفاقی بکەوێ تا لە پێکهاتەی جەدیدە کۆمەلگا کە هەزاران هەزار ئینسان مەوجودەوە ویڵاتە متحدەیە ئەمریکا بە دروشم دموکراسی هات عێراقی گرت تا و حیزبگەلێک کە لە شاخەوە هاتنە خوار و ئیمڕۆ فێرە کۆشکە ئەشرافی بووگن احتیاجیان بە ئینسانش ڕۆژگێر نییە جەردەیان گەرەکە بازرگانە دزیان گەرەکە قاچاقچیان گەرەکە تا ئەو سیستەمەی کە دایان نیاگەوەیان چێتە ڕێوە کوڕەخاسەیان نەگەرەکە و ئینسانە تێگەیشتویان نەگەرەکە و تەمام ئەمانە کەرەستەن لە ڕاستای هێشتنەوەی سیستەمە خۆیانە تۆ بزانیت کە ئەوەی پێشن دموکراسی یعنی دەسەڵاتە خەڵکی یعنی دامەزراوەی جۆرا و جۆر کە پیشاندەر و وەدەرخستنە ئیرادەی خەڵکە ئیشێ ئەمانە سەربەخۆ بن کۆمەلگایەک بەرەو دموکراسی ئەچێت کە لە داڕشتنەوەی جدیدا بزانە تۆ جاران ژیانت وا ئەبردە بەرەوە تۆ ئەبووی بە هۆز خێڵ عەشیرە تیرە تایفە کۆمەلگایەکە ئەبر بڕێوە ئیمڕۆ ملیۆن ئینسان لە جێگەی جۆرا و جۆرە ڕژیان نسنا و شارێک هەزاران هەزار ئینسان بۆ ئیدارەکردنە ئەمانە ئێشێ ئەنستیتۆ دامەزراوە دروست بکرێت تا ئەمانە وەدەرکەون ئەوەی کەیسە لە ژێرە ناوە بایکۆتکردنە مامۆستایان تێتە دەرەوە جۆرێک لە داڕشتنەوەی مەدەنیە سنفە مامۆستایانە خواستیشیان ئەمەسە خواستیان هەست دیماندیان هەست ئەمەسە مەعاشیان پێ نادرێ پلەپایان بەرز ناوێتەوە وەکو ئینسان سەیر ناکرێن قوت و ژیانیان بە بارمتە گیریاگە بێڕێزیان پێکرێ ئەگەر یاڵەتە متحدەیە ئەمریکا هات کەسە ئەگرا ئەگەر ئەدعاکە دموکراسی تێرێ ئەگەر ئەمانە ئێژن لەناوە دەستورە قانونە ئەساسیە عێراق بە عنوان وڵاتێکی دموکراتیکی فدراڵ پێناسەکریاگە ئەمە سەرەتای کارەکەس ئەژێ تۆ جێی سەرم کەرەوە خۆم جێی پێمەکەمەوە ئەمە بەو معنaa نییە کار تەواو بووگە ئەمە بەو معناسە تازە کار دەسی پێکرد کار دەسی پێکرد یعنی تۆ هەوێنەکەت حازر کردگە ئیستە ئێشێ تێکەڵی کەی بیشێلی وەرزی دەی پانی کەی تۆ تا بیدەی بە تەنورێکە ببێ بەنان ستێشێ ئەم کۆمەلگای کوردەواریە سەر لە نوێ خۆی داڕژێتەوە لە چی؟ لە دروستکردن دامەزراوەی مەدەنی و خەڵکی سەربەخۆ بۆ سەربەخۆیەکەی نابێت حکوومەتە حیزبە حکوومەت بەناوە حکوومەتە هەرێم کۆنتڕۆڵە بودجەی عمومی بۆ بەشە داڕشتنەوەی کۆمەلگا مەدەنی و دموکراسی لەدەستا بێت چون ئەو وەختە ئەوە خۆیەسی دانیشێ سەر دروست ئەکا
پەیامە من بۆ ئاخێزیان وە بەرهەڵستان لە ئەم کاتەوە لە ئەم لەحزە تا هەر قەدەمێک کە ئەمانەی کە ڕەنجە کێشن و ڕەنجە سەختی سەرما و سۆڵە وەزعیەتە نامستەقڕ برسیەتی تەهدیدە مەرگ لەسەر خۆیانە بە خۆیان تەحمیل کردە لەگەڵ سانیە بە سانیە ڕەنجەکانیانە بوون ڕەنجەکانیان تەحملکەن بە دیاریان و دانیشن تا ئەو چوار مشقی دانیشتنە و ئەو لێوە وشک و ئەو ژیانە بێدەریچە و ئەو ژیانە بێداهاتووە و ئەو ئاسۆی نەبووگە و ئەو مناڵە بێ داهاتووە تۆیش گۆشەیەکی تەحملکەی تا بزانی کابرا ئەژنۆی ئێشی چۆنە ئێشێ سەعاتی ئاو ناخواتۆ چۆنە ئەو سەرما و زلانە سلێمانیە لێ ئەدا چه شکڵیە ئەمە بۆ خاتری ئەمەسە کۆمەڵگای تۆ بگا بە جێگەیەک لە داڕشتن بتوانێ داڕشتن بکات پس تۆ ئێشێ یەک لەسەر ئەنستی تۆ سازی لەسەر دامەزراوە سازی بوەستی نەک کەسایەتی دامەزراوە سازی دوو دامەزراوەکان لە ناوە کۆمەڵگا لە هەر چەشنێک بن بەشێکن و ئیشی بەشێک بن لە پێکهاتەیە کۆمەڵگا سێ بەرە بەور پاک بکەنەوە تا بتوانین بەرەو دروستکردن دامەزراوەی جۆرا و جۆری سەربەخۆ لە ژێرە قڕۆخکاریە حیزبە حاکم و حاکمیەتە حیزبی بین ئیستەیتر مهم نییە ئایا مامۆستایان سوحاڕێ ئەکەون یا ڕێ ناکەون تەبعەنەوان بۆ مەعاشە خۆیان هاتکن بەڵام دەرئەنجامە ئەو ڕەنجە کە ئەوانە ئەیکێشن ئەوانەی ئێوەی کە کەسانە مبارزن ئێشی شتێک بزانن ئەویش ئەمەسە بۆ مبارزات ڕەحبەریەتی گەرەکە بۆ احتیاجی هەستا ڕەحبەریەت دای ڕژێنێ و هەدایەتی بکە با مثالێکتان بۆ بێرم ساڵ 1930 کەسێک بەناوە هێنری فۆرد کارخانەیەکی دروستکرد بەناوە کارخانەی فۆرد کارخانەی فۆرد سەیارەی دروستە کرد ماشین فۆردیزم ئمڕۆ چمکێکە بۆ نەحوەیەک لە داڕشتنەوەی بەرهەمهێنان وە مەسرفکردنە کۆمەڵایەتی پێش لە فۆرد عادەت وابوو کەسێ هۆساکار بوو هەرچی شتەی زانی مەشەیە تۆڕنەچی بووایە مەشەیە مەکانیک بووایە مەشەیە ئارتیست بووایە فۆرد هاتووتی ئێمە ماشینێکی سیارەیەکی تەواوکریاگمان هەست بۆ خاتری ئەوەی بتوانین ئەمە هەرزان بەرهەم بهێنین ئێشێ بتوانین ئەم سیارە خەیاڵی کەین دابەشی کەین بیکەین بە تیکەی بچووک بچووک تا لە پرۆسەسێکا کە تێئەپڕێ کرێکارێک بێ ئەوەی هیچ تەخەسوسێکی بوێت یا مەهارەتێکی بوێت بتوانێت لە پرۆسەی بەرهەمهێنانە ئەم سیارە شرکت بکە بەجێ ئەوەی کە تۆ چوار کارگەر بنی بەسەریوە ئەمانە زۆر حرفەیی بن ماشینێکە بۆ دروستکەن تۆ خەتە بەرهەمهێنانێک دروستەکەی بە فاصڵەی 100 متر یەکێ برغوو ئەوەسێ یەکی شوشە دائەنێ یەکێ پەڕێ ئەوەسێ بەقەی ئارمی چرێکۆ یەکێ تەسمەیەک لێدا لە ئاخرە کارۆ ماشینە تەمام شدە مەوجودە ئەمە زمانێکە تۆ بتوانیم سیارێک خیاڵکەی بتوانی لە خیاڵەکە چۆنیەتی دروستکردن و بەرهەمهێنانی بزانیت بزانی چۆن دابەشی ئەەکەی چۆن سەری یەکی بخێ ئەوێتۆ ئەمە ئەسەمبڵی بکەی ڕاهبەرە سیاسی کەسێکە مثالێک بە مثالێکی تر تا تێبگەین تۆ گەرەکتە کۆشکێک دروستکەی ئەم کۆشکە گشتمان پێمان وایە لە پڕێک و دروزەوێ لە پڕێک و دروز ناوێ ئێستا گشتمان نەزانین کۆشک زەمینێکی گەرەکەم زەمینە کڕە بەردیواتیە ئێشی خاوێنەکەیتەوە کە خاوێنت کردو ئێشی خاکی لێ هەڵگری کە خاکی لێ هەڵگری ئێشی ئێستا بەنا معمار مهندس بێت بێژی ئەمە چەندێک قوڵایی بێت بیکەنی تا بنی بۆ دروستکەی کە بنت بۆ دروست کرد ئەو جار تۆ بە نادگەرەکە ئۆساکارە گەرەکە گەچکارە گەرەکە کاشیکارە گەرەکە بەرقکارە گەرەکە
مهندسێک معمارێک نەقشەکەی دا ئەڕژێنێ بە گوێرەی نەقشە تیم ئەڕوا دروستیەکە. پرسیار: خەڵکە کوردەوارەیە ئەزانن دەسەڵات چییە؟ نا. کەستان ئەتوانێت تەخەیول کات دەسەڵاتی چۆن تەفکیکە کرێت و چۆن ئەتوانی سەریەکی کەی تا بە دەسەڵاتە بێ؟ نا. بۆی ناتوانن لە حەوزەیە دەسەڵاتە تۆ فۆردیزمت بوێت. بۆ چون تۆ ناتوانانی تەخەیولەکەی دەسەڵات چۆنە، چون تۆ ناتوانانی لە یەک جگەیان کەیت و تا بتوانی بێژی مەسەڵەن کەسێک ئەم برغووە بکا بەوێ ئاخرەکەی ماشین تێتە دەرەوە. کاکەم خەڵکە ئێمە پێمان وایە ئەم خەڵکە کۆمەڵگا گشتی ئێشێ ئەفلاتون وێ هاوکات هەرکوڵ وێ هاوکات ڕۆسەمە زاڵ وێ تا بتوانێت دەسەڵات سیاسی دروستکە. وانییە کاکیگیان، وانییە هەر کەسێ لە جێگەی خۆیوە ئەتوانێت بەردێک لەسەر ئەم بنیادە دابنێ. ئەم مانە کە ئاغایانە مامۆستا گرتگیانە ئێشی ئاخێزیان و بەرهەڵستانە ئەم سەرزەمینە بڕۆن لەگەڵیانە تەحمل لە ڕەنجکەن. بۆ تا ئێمە فێر بووین ڕێکخراوەی خەڵکی مەدەنی، تا ئێمە فێر بووین ئەنستیتۆی مەدەنیە سەربەخۆ دروست بکەین. لەگرا خودە ئەنستیتۆکە مهمە، ئینسانەکان مهم نییەن. ئەمەی کە تۆ بزانیت تەجەسم پێدانە بە نەهادێک بەناوە نەهادە گوشارە سنفیە معلمان ئەتوانین نەک مەعاشە ئەوانە دەستەوەرکە هەوینە دانانە جۆرێکی تر لە مبارەزە بێ کە ئەنستیتۆکانی تری لە پشتۆ تێتە دەر و ئەمانە وەختێک ڕەحبەریەتی بەیانداتە دەمی یەکتریوە قڕۆخکاری بەسەر کۆمەڵگا تەواوەکە. کەواتە لە بەیانیوە ئێوە بەشدار ئەون لە پرۆسەسێکە ئەیان بنە بەرۆ بە ڕەنجێک کە ئەوانە ئەیکێشن بە ئیمکاناتە پزیشکی، بە ئیمکاناتە چاودێری و بە ئیمکاناتە میدیایی. دایەوە خۆش.